لە هەرێمی کوردستان چاوەکان لەسەر ئەو هەواڵانن کە لەبارەی ڤایرۆسی کۆڕۆناون و هەڵکی بە دوای ڕاوانەوەی گومانەکان و وەڵامی ئەو پرسیارانن کەوا لەبارەی ڤایرۆسەکەوە لەلایەن گەڵاڵە بووە. ئێمە وەک تیمی ڕۆژنامەوانی پێیام لە هەولێر دەچینە نەخۆشخانەی ئیماراتی تایبەت بە توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا و لە نزیکەوە ڕەوشی توشبوان بۆ بینەران دەخەینە ڕوو. سەرەتاش چاومان دەکەوێت بە بەڕێوەبەری نەخۆشخانەکە و ئەو دەڵێت لەم نەخۆشخانەیە 76 توشبووی ڤایرۆسی کۆڕۆنا خەوێنداون و لەو ڕێژێ 6 توشبوو باری تەندروستیان ناجێگیرە. لەم کاتێ ئێستا 76 نەخۆش لە نەخۆشخانەکەمان خوێندراون ئەوانەی کە نەخۆشی کۆڕۆنایان هەیە. لە ماوەی ڕابردوو هەتا ئێستا ئێمە زیاتر لە 200 نەخۆش لە لامان چارەسەر کرا و نەخۆشخانەیان بەجێهێشتیە. لە ئێستادا ئێمە گەر بتوانین بە تەواوی خزمەتگوزارێکی تەواو بدەین لە نەخۆشەکانمان لەوانەیە 7 نەخۆشتر وەربگرین لەم ڕێژەیە. بەڵام لەمە زیاتر ئێمە وەری ناگرین لەبەرەوەی هەز دەکەین ینی کاریگەری دەبی لەبارەی خزمەتگوزاری و بارەی چارەسەر لە نەخۆشەکانی تر بۆیە ئەوەی کە ئێستا پێمان دەتوانین بیکەین لەم 76 زاید 7 نەخۆشتر دەتوانین وەرگرین. پێیام دەیەوێت بچێتە ژوورەوە و لەگەڵ نەخۆشەکان گفتوگۆ لەبارەی تەندروستیانەوە بکات، بەڵام بەهۆی پاراستنی گیانی تیمەکە و لە ڕێگای شاشە و کامێرەکانی چاودێریەوە ڕەوشی توشبووان دەگوازێتەوە. یەکێک لە توشبووەکان دادوەرێکی دادگای تیا هەڵچوونەوەی هەولێرە و بۆ پێیام دەڵێت ئەو تووشی کۆڕۆنا بووە، بەڵام هەستی بەبوونی ڤایرۆسەکە نەکردبوو تا کارگەیشتەوەی هاوسەر و مناڵەکەشی تووشی ڤایرۆس ببن و لە نەخۆشخانە بخەوێنرێن. كاتيك عندك أعراض زين بيدا بالنسبة تاو لز وكوخو أو على ثاني كده قلت لي كورونيا حتى نشوف فحصهم كذا مختبرين كشتي هودي ذكرت أول شهرية لمن ده هي لنخوشكي وتواتريش ما له وش ما كان ذكرتهم هي أكيد لقلوان أواني شهر هالقري همان فيروس بين أواني شهر همان فحصان بدون الذكاء اللي بداخلها بۆیە پێویست دەکا هەموو خەڵک یعنی باوەڕ بۆ بکە کە ئەم نەخۆشی وجودی هەیە و وجودی هەیە و هەیە و بڵاو بووتەوە و بەسەرێش بڵاو بووتەوە بەداخەوە. هاوکات توشبوویەکی تر کە لە نەخۆشخانەکە خەوێنرا بوو بەرپرسی بنکەی تەندروستی حاجی ئۆمەران بوو. ئەم بەرپرسە دەڵێت ئێمە لە خەمیەوە بووین خەڵک تووشی ڤایرۆسی کۆڕۆنا نەبێت، بەڵام سەرنجام بەهۆی نادیاری ڤایرۆسەکەەوە خۆمان توش بووین و دەژڵێت ڤایرۆسەکە مەترسیدارە و داواش لە هاوڵاتیان دەکات خۆیان بپارێزن. ئەو نەخۆشیە بەڕاستی یعنی دژمنێکی وەیەونە نازانین لەکوێوە بۆ دێتن بەڕاستی هاوڵاتیان یعنی درک بۆ ناکەن مەسەلەن بڵێ وەڵا ئەو ڤایرۆس ئەگوازێت حتا ئێستاش بەداخەوە یعنی خەڵکێ لە کۆمەڵگای مەباڕی بۆ مەسەلەنیا بەداخەوە من وەکو بەرکەوتم مەسەلەن لەگەڵ ماڵی خۆم کوێکی کەم توش بووە کە تەمەنی 4 ساڵە لەگەڵ خێزانم يعني مراتي أو شتي حاشا خلق ده يعني مروح بتوعنا والله و ناقده مراتي بداخوا يعني يودار هم خلاص يعني هذه بكتار بوبري مسؤوليته وبوبري أسكتين بمسؤوليته وبوبري توصل جنبه الاجتماع وخاطولاته جان ومال ومناضف يعني فاهم مقارنة. لە هەرێمی کوردستان چەندین نەخۆشانەی تایبەت بە توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا دیاری کراوە. لە پارێزگای هەولێر 2 نەخۆشخانە تایبەت کراون بە ڤایرۆسی کۆڕۆنا، نەخۆشخانەی ئیماراتی بۆ ئەو کەسانەی باری تەندروستیان جێگیرە و نەخۆشخانەی ڕزگاریش بۆ ئەو توشبوانەیە تەندروستیان ناجێگیرە. بەپێی داتاکانی وزارەتی تەندروستی ڕێژەی توشبوان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە هەڵکشانە و تا دێت و مەترسی ڤایرۆسەکە لەسەر هاوڵاتیان زیاتر دەبێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.